بەرزبوونەوەی نرخی دۆلار و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا بەردەوام نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە و بۆ یەکەم جارەکە نرخی 1 دۆلار بەرامبەرە لەگەڵ 20,500 تمەنی ئێرانی و لە کاناڵی 20,000 تمەنیدا ماوەتەوە و ئەگەری زیاتربوونی نرخەکەشی هەیە. لە دوای تێکچوونی بەرجام و گەڕانەوەی گەماروەکان بەردەوام نرخی دۆلار ڕوو لە هەڵکشان بووە تا ئاستێکە تمەنی ئێرانی لە ڕێزی سێپارەی بێبایەخی جیهاندایە. هاوکات لەگەڵ گەڕانەوەی گەماروەکان نێونجی گەشەی ئابووریش لە وڵاتەدا لە دەیەی 90 هەتاویدا 0 بووە. سیستمی دەسەڵاتدار بۆ قەرەبووکردنەوەی گەماروەکان لە ڕێگەی پشتبەستن بە گەشەی ئابووری نێوخۆیی بێتوانە بووە و نەیتوانیوە چارەسەری کێشەکانی دوای گەماروەکان بکات. بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری لەسەر ڕەوشی ژیانی خەڵک داناوە کە هۆکار و سەرچاوەکەی بەرزبوونەوەی نرخی ئەم ئەرزە جیهانیە لە ئێراندا سیاسەتی هەڵی دەسەڵات لە نێوخۆ و دەرەوەی وڵاتە، ئەوەی کە وەکو لێکەوتەی بەرزبوونەوەی نرخی دۆلار بە یەکەم بابەتی سەرەکی دەکرێت ئاماژەی پێ بکرێت خراپتربوونی دۆخی ژیانی خەڵکە لە وڵاتە و هەژارتربوونی خەڵکی لێ دەکەوێتەوە، چونکە زۆربەی پێداویستیەکان بۆ پیشەکان لە دەروێی وڵاتی ئێران هاوردە دەکرێت و مامەڵەکانیش بە پارەی دۆلار دەکرێن. جا ئەم بابەتە لە دەرمانێک بۆ نەخۆشیێکی تایبەت ڕالەخۆ دەگرێت تا کەرەستەیەکی ئامرێکی کۆمپاینی پێشکەوتوو یان کەرەستەیەک بۆ دەستگایەکی کارخانە. لەگەڵ گرانبوونی نرخی دۆلار نرخی بەرهەمەکان دەچێتە سەرەوە و گوشارێکی زیاتر بۆ خەڵکی هەژار و کەمداهات دێت. ئەم هەژاریە ئەو خاوەن سامانانەش دەگرێتەوەکە تا ئاستێک سەربەخۆیی داراییان هەیە و گرێدراوی کۆمپانیاکانی ژێردەسەڵاتی سوپای پاسداران و حکوومەتیەکان نین. لە بەرامبەر گرانبوونی نرخی دۆلاردا ڕێکاری چارەسەری ئەم بابەتە لەلایەن دەسەڵاتداخستنی سڵافیەکان و لێدان و گرتنی کەسانێکە کە مەشغوڵ بە کڕین و فرۆشتنی دۆلارن بۆ پەردەپۆشکردنی ڕاستیەکانی نرخی دۆلار. دەرەنجامی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەر تمەندا تەنیا هەژارەکان و چینی نێونجی کۆمەڵگا بەرەو هەژاری و هەژارتربوون دەبات و شێوەکانی نوێی هەژاری لێبەرهەم دێت کە ئەمەش لە سایەی سیاسەتی هەڵەی نظامی دەسەڵاتدار هاتوۆتە ئاراوە.